دیارە ئەم نیشانەیە کە ڕەنگیشی پرتەقالیە و هێمای شۆڕشێکی خانمان بوو کە کاتی خۆی ئەو شۆڕشیان لە دژی ئەو توند و تیژی و نەحامەتیانەی کە خانمان تایە ژیاون کەواتە بڵێسەی شۆڕشە شۆڕشی خانمانە و لەم هەفتەی بەرەنگاربوونەوەی کەواتە 25 ئەم مانگە دەستنیشان ینی مانگی 11 دەستنیشان کراوە لە هەموو ساڵێکایەنەتەوە یەکگرتووەکان کە هەموو وڵاتانی جیهان لەم ڕۆژەیە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام ئەدرێت بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵکو و بۆ ئەوەی توند و تیژیانی دژ بە خانمان ئەکرێ ساڵ بە دوای ساڵا بەپێی پێشکەوتن بەپێی ئەو هەموو ئامێرە تازانی ئیسا هاتۆتەکایەوە ڕەنگە هەندێک جار ڕێژەی زیادبوونی توند و تیژیەکان زیادەکە ینی بۆ نمونە لەم سەردەمەیە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیایە بەشێکی تر هاتۆتەکایەوە لە توند و تیژی کە توند و تیژی ئەلکترۆنیە کەواتە ئێمە ئەبێ بەردەوام ئاگادار بین و بەردەوام هۆشداری بدەینە هەموو چین و توێژەکان نەک خانمان بەتەنها ئێمە هەندێک جار ئەبێ بۆی یەکسان بین و بە ڕوانگەیەکی مرۆڤیانە سەیری هەردوو ڕەگەز بکەین زۆر جار پیاوانیش تووشی توند و تیژیە بنەوە لە بەرامبەری ڕەگەزی خانمانەیە جا بۆیە ئێمە بێ ئەو هاوسەنگیە ڕابگرین و بڵین توند و تیژی بە شێوازێکی گشتی نەهێڵین لەناو هەموو هەردوو ڕەگەزایە بە شێوازێکی مرۆڤانە سەیری بابەتەکە بکەین جا لەم هەفتەیەدایە ئێمە هەوڵدەین وەکو خانمان لە چەندین سیمینار و کۆڕ و ئەوە ئەم هێمایە هەڵگرین بۆ ئەوەی بە بیری هەندێک هەتا تەنانەت ئەو خانمانەی کە ڕەنگە ئەم ڕۆژەشیان لەبیر نەبێ بە بیریان بێنینەوە بۆی تۆزێ ئارامیان پێ ببەخشین و هەوڵ دە توند و تیژیەکەت کەم بکەیتەوە ئامادەکەت بە جۆرێکە شکۆفەخان هەموو ئەو ئۆکسفارانی بەکارێنا بۆیە کات چاکەتەکەت هەمووی دەلالتە لەو پیشاندانی ڕنگ و ئامادەیە ئەو یەکێکە لەو ینی ئەگەڕێتەوە بۆ ئەو بابەتە دوو خانم ئێمە زۆر جار هەندێک جار کە ئەو وجلی ئەی پۆشین ئەبێ هەوڵ بدەین تەنسیقێک واتە گونجاندنێک لە بینی و شتانی ئیکی نەبەرمان لەچکەکە لەگەڵ ڕەنگی چاکەتەکە لەگەڵ ڕەنگی ینی ئەوە سیفەتێکە خەسڵەتێکە زیاتر لە خانمان لە پیاوانیشا هەیە بەڵام زیاتر ئەگەڕێتەوە بۆ خانمان هەر بۆیە بێ هەموو خانمێک ئەو سیفەتی تیابێ بتوانێت گونجاندن بکە لە نێوان ئەو جلوبەرگانەی کاتەبەری یاخود بۆ نەو ئاهەنگێک ئەچێت ئەوەش جلی تایبەتی خۆی هەیە و گونجاندنی خۆی هەیە زۆر باشە مامۆستا بەر لەوە بچینە سەر بابەتە ژینگەیەکان لەسەر بابەتی توندژی تیژ بە خانمان پێدوانیە کە ئێستا ئەو بابەتە کەمێک کاڵتر بوو بێتەوە وەک لە چاو جاران ئەمە توانی چۆن هەیە چەند چەمکێک و ڕەنگە چەند تەوەرێک لە خۆ بگرێت کە باسی لێ بکەین لە هەندێک ڕۆ ئەڵێین ئەمڕۆ تەکنۆلۆژیا و ڕەنگە ئاستی پەروەردەیی واتا پێشکەوتن لە قۆناغێکدا ئەتوانین بڵین کەم بۆتەوە بەڵام لە بەرامبەردا جووری تر هاتۆتە ناو کۆمەڵگای ئێمەوە بە شێوازێکی تر لە هەندێک ڕووی ترەوە پەرەی سندۆ زیادی کردووە مەسەڵەن بۆ نمونە من دوێنێ لە پارێزگای کەرکووک بووم بەنیازی دیدارێک بووم لەگەڵ یاریدەدەری پارێزگار دکتۆریاوس هەر لەوێ لژنەیەک هاتن کە لژنەی ئەفیزازی ئەلکترۆنین هاتنە لای ئەو منیش لەوێ دانیشت بووم ئاماژەیان بە چەند شتێکی مەترسیدار کرد هەر لەوێ منیش بۆ خۆم ئەو داتایانم دەستکەوتوەکو میوانێک کە من لە لای بەڕێزیان بوومە ئەو لژنەیە کە چەند ئەفسەرێک بوون ئاماژەیان بەوە کرد کە پارێزگای کەرکووک ئێستا یەکەم پارێزگایە لەسەر هەموو پارێزگاکانی عێراق کە توند و تیژی ئەلکترۆنی ئیبتیزازی ئەلکترۆنی لە ڕادە بە دەر زیادی کردووە و مەترسیداریشە هەر ئاماژەیان بە خاڵێکیش کرد لەسەر ئاستی هەموو عێراق هەموو پارێزگاکانی عێراق لە یەک مانگێکدایە 7,000 تۆماری جیابوونەوە تۆمار کراوە کەواتە بۆیە ئەگەر ئێمە بێین بەپێی ئەم داتایانە لەم سەردەمەیە لەم ڕۆدایە کە بەراوردێک بکەین ئایا فعلەن کەمی کردوتەوە یان بەرەو زیاد بوون هەڵەقشێ بۆیە وەکو وتم ئەبێ لەسەر ئاستەکان دیراسەیکەین لە هەندێک بابەتایە ڕەنگە کەم بوو بێتەوە لە هەندێک ڕۆوە بەڵام لە هەندێک ڕۆوە نابە پێچوانەوە زیادی کردووە بۆ نمونە لە ناو ئاسی ئێستا باس لە هەندێک شت ئەکرێت لە ڕێگای سۆشیال میدیاوە هەتانانەت لە ناو خودی زانکۆ کە ئاسیشی بەرزی معریفی و زانستیە بۆ ئێمە لەویە لە نێوان گەنجاندایە کە ناتێگەیشتن هەیە لە هەندێک بابەت ئەم توند و تیژیانە لە ڕادە بە دەرزیادی کردووە کە ئاستیشی معریفیشە یعنی من کە ئەم شتە ئاماژە بە بخاڵا ناکەم وەکو ئاماژەم پێکردووە هەڕەمەچی نییە یعنی لەسەر بنەمای دیراسەتە لەسەر بنەمای تەندروستە لەسەر بنەمای
ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە لەم هەفتەی ڕابردووە ئێمە چەندین کۆبنەوەمان کردووە لەوێدا لە ناو کۆبنەوەکان ئەو بەڕێزانی کە ئامادە بوونە ئاماژەیان بەم حاڵە نەکردووە هەر بۆیە ینی بەڕاستی ئەبێ ئێمە زیاتر هێشتا هەوڵ و تەقەلایەکی جدی بدەین بۆ کەمکردنەوەی تونند و تیژی لە ناو کۆمەلگادا یعنی ئەم بابەتانی ئێستا لە سوۆسیال میدیا مناڵەکانمان مناڵی قوتابخانە سەرەتاییەکان ئەوەش یەکێکە لەوانی کە ئێستا زۆر بەدەستیەوە ئەناڵێنین لە ناو قوتابخانە سەرەتاییەکانیش ینی ڕێژەی تونند و تیژی بە شێوازێک زیادی کردووە چونکە بۆ بەردەوام سەیری بەشێک لەو بابەتانە کە تەنانەت دەگەر ئەفلام کارتۆنی شە بەڵام بە شێوازێکی تۆزێ شەڕانگێزانەیە یعنی ئەوە یەکێکن لەو بینانی کە ئێستا تقریبا نەبووتە دیاردا هەتا ئێستا بەڵام بابەتێکە پێویستی بەوەیە هەڵوەستەی لەسەر بکەین و دراوسێکین باسی ئەوت کردماوەستا کە بابەتی ژینگە پەیوەندی بە توندی تیژی خانمانەوە جا بچینە سەر بابەتە ژینگەیەکان چۆن ئەو بابەتە پەیوەندی یان ڕەبتەکەیتەوە بە یەکتری بەڵێ دیارە ئێمە ڕۆژی 5/12 ڕۆژی خاکە ینی بۆتە لە ساڵی 2014 ئەم ڕۆژە دەستنیشان کراوە 5/12 2014 نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەیان دەستنیشان کرد لە دوای ئەوەی گۆڕانی کەش و هەوا کە گۆڕانکاریەکی زۆری لە سەرجەم وڵاتانی دنیا و لەسەر ئەم هەساری ئێمەیە کە تایە ئەژین کە ئەو گۆڕانە ڕووی داوە دەرەنجامی ئەو گۆڕانە کە دیراست کراوە گەیشتوینەتە چ دەرەنجامێک چ دەرەچێ کە تو ژینگەیەکی پاکت هەبێ واتە ئۆکسجینێکی زۆرت اینجا هەر بۆ لە بیریشمان نەسێ شێعاری ئەمساڵ ئەڵێ خاکێکی پاک شارێکی تەندروست ئەمە شێعارەکەی نەتەوە یەکگرتوەکانە بۆ ئەمساڵ خاچێکی پاک شارێکی تەندروست واتە من ئەگەر لە ناو ژینگەیەکی پاکە بم ژیانیشم تەندروستە کە ژیانم تەندروست بوو من ئۆکسجینێکی باشم هەڵمژی دووکەڵ نەبوو لە دەوروبەرم دەوروبەرەکەی من هەمووی دار و درەخت و گوڵ و گوڵزار بێ خۆت لە خۆتای هەست بە ئارامیەکەی کە ئەمە نەبوو ئەم ژینگەیە لە دەوروبەرت نەبوو لە خۆتەوە هەڵ ئەچی نازانیت بۆ لەبەر ئەوەی بەشێک لەو هۆرمۆنانەی کە لە ناو جستی ئێمەیە ئەڕژێ ئەبێتە هۆکارێک بۆ ئەو فشاری بەرزبوونەوەی خوێن و ئەو بابەتانە کە تۆ ئەمە هەستت بەمە هەستیشی پێ ناکەین ئێمە هەندێک جار چونکە بە شێوازێکی ناڕاستە و خۆیە بەڵام هۆکارەکەی ژینگەکەی دەوروبەرتە ئەوە وات لێکە ئەم هەڵچوونە بۆ تۆ دروست بێ ئەو جۆرە هۆرمۆنانە بکەونە کار و جۆری خواردنەکەی کە ئەی خۆی جا بۆیە چیت لێ دێتۆ لە خۆتەوە سەیرێکی پەست ئەبی لە خۆتەوە تووڕەبی لە خۆتەوە وەکو ێسا بەڕێستان ئاماژەتان پێکرد سەیرێکی لە ناو سایارەکەتی هۆڕن لێدەی جنێ و بەمەکادی بۆکادی ئێبا بە چی ڕووی داوە تۆزێ پشوت هەبێ سەبرت هەبێ سەبرت نییە لە چاوەڕی ترافکەکە ناکەیت ئەمانە هەموو ئەو هۆکارانن کە ژینگە وات لێ کا ژینگەکەی دەوروبەرت تا چەند پیس بێ چەند ئۆکسجینی تیانە بێ مرۆڤەکان تووشی ئەم نەهامەتیان نابن تووشی ئەم شەڕانگێزیان نابن ڕاستە شکۆفە خان دۆخی ژینگەی کەرکووکمانە چه ئاستێکدایە باشە یان لە بە ئاستێکی مام ناوەندایە دیارە هەتاوەکو ساڵانی ڕابردوو ئێمە بەپی ئامار و داتاکانی کە ئاماری زانستی بوون لە بەردەستا بوو لە سەرەتای پرۆسەی ئازادی و ڕێژەکە زۆر کەم بوو زۆر دوور بووین زۆر وەزعمان خراپ بوو 2 ساڵی بەر لە ئێستا زانکۆی کەرکووک ئامارێکیان خستە بەردەست کە ئامارێکی تەندروست بوو لە ڕێگەی مانجی دەستکردەوە بوو ئەوان بە تیقەنیاتی تازە بە ئامێری تازە ئەو دیراسەیان دەستکەوت بوو وتیان ڕێژەکە 3.8 بەڵام وا 2 ساڵ بە دوای ئەوەیە تێپەڕی یعنی ئەوەی ڕاستی بێت ئێمە لە ناو شاری کەرکووک و بەڕێوەبەرەتی پەیوەندیدارەکانیش هەتا ئێستا و ئامێرە تەندروستانیان نییە ئەو بابەتانەمان بۆ بکەن ئامارێکی ببورن وا تەندروست نییە لە بەردەستا کە بڵین لەلایەنی شێوانە وەرمانگرت بێ بەڵام بە خەمڵاندنی ئێمە وەکو کۆمەڵی کوردستانیشی سەوز من چەند ڕۆژێک ببورن بەر لە ئێستاش ئاماژەم بەمە کرد کە لەیان پرسییم لەسەر چ بنەمایەک یعنی ئەم ڕوونکردنەوەیەدا وتم ئەو هەڵمەتانەی جەنابی پارێزگار کە لەم ماوەی ئەم ساڵەیە هەڵمەتەکان زۆرن لە ساڵێکە کە تۆ 1 ملیۆن دار بڕوێنی ڕێژەی لە 100% تێپەڕێنی لە ساڵێکە 1 ملیۆن دار بڕوێنی ڕێژەی لە 100% تێپەڕێنی کە ئێمە 3.8 بوو واتە 2 پوینتمان ماوە لە ملیۆنەکە 2 پوینتەکە یعنی 100,000 بۆ 200,000 دار 250,000 دار واتە تۆ ڕێژەکەت قەپات کردەوە نیە گەیشتیتە 4% کەواتە ئەگەر بین ئێمە بەراوردیکەین هەر لەم چەند ڕۆژەیە هێشتا کۆتایی ساڵە نەهاتووە مانجی 12مان لە بەردەمایە هەتا ئەگەینە سەری ساڵ و کریسمس
ئەو هەڵمەتی کاک ئاسۆش کە بەهۆی سەرکەوتنەکانەوە ئاماژەی پێدا و دەستیان پێکرد هەنگاویان بۆنە تۆ بابین بە معادلەیەکی هاو کێشەیەکی ماتماتیکانە ئەگەر لێکی دەینەوە ئەمانە کۆکەینەوە هەمووی بەدەر لەوەی کۆمەڵانی خەڵکو و ڕێکخراوەکانی NGO مەسەلەن کۆکار ئەم ساڵیش هەڵمەتێکی هەبوو وەرە ئەمانە هەمووی کۆکەرەوە با ڕێژەی ئەم هەمووەش لە سەدا 20 بڵین فەوتاوە نەگەیشتین بە ئەنجام کەواتە ئێمە لە سەدا دووەکەمان پڕۆ کرد یعنی لەسەر ئەم بنەمایە لەسەر ئەم دیراسەتە ئەتوانین بڵین ئێستا کەرکووک لە سەدا چوارین بەڵام لەم سەدا چوارەش ئێمە هێشتا زۆر دوورین لە ستانداردی جیهانیەوە کە 15 لە سەدایە کەواتە ئەبێ پرۆژە و بەرنامەی ئێمە بۆ ساڵی 2026 هەل لە سەرەتای مانجی یەکەمیەوە ئەبێ هەنگاوی زۆر باشمان هەبێ دیارە ئێستا مانجی یەک وەرزی زستانە لەو کاتەیە ئێمە هەڵمەتەکان زۆربەی ڕاگرین لەبەرەوەی وەرزەکە ساردا زەرر و زیان بەدارەکانە گەیەنین لەوەندی زیاتر زیانی پێ بگەینین بەبەرهەم نایە جوهودمان ئەو پارانەی سەرفمان کردووە هەموو توانای ئەو هەموو گەنجانە ئەو خۆبەخشانە بە هەدەر ئەچێ بۆیە لەو کاتەیە ئێمە ڕایەگرین کەواتە لە وەرزی بەهارا دەست پێکەینەوە بۆیە من هیوادارم خودی جەنابی پارێزگار و بڕێوەبەرایەتی شارەوانی چالاکوانانی بواری ژینگە هەڵمەتێکی سڕوپڕ لە مانجی وەرزی بەهارایە هەتا کۆتایی مانجی بەهار بە هەمومانەوە دەستی پێ بکەین بۆ ناو شاری کەرکووک بەڵام بەپێی بەرنامە بەپێی ئەو شوێنانەی کە ئەزانین تەندروستە و سوودبەخشە کە کاریگەری لەسەر ماستەر پلانی شاری کەرکووک نابێ نەک بۆ جارێکی تر دوای ئەو نەمامانە هەموو هەڵبۆشێتەوە و یان ببڕدرێتەوە ئەمە بۆ خۆیە بێتە کارەسات بەپێی ئەو بەرنامەیە ئەگەر هەنگاوێکی باش بنین ئەتوانین بڵین ئێمە بەرەو کۆناغی لە سەدا 5 ڕۆین زۆر باشە مامۆستا زۆر جەرگلەی ئەوا کرێ بۆ نەمە پرسیاری خەڵکە کە چاندنی دارەکان زۆر زۆرە ینی ئێمە و خەڵک و حکوومەت و ڕێکخراوەکان ژێکن بەڵام بەردەوامیدان بە گەشەکردنی دارەکان زەحمەتە بۆ منە هەر دارێکە چێنن و بۆ نەلەوانێ پرۆژێ ئاوی بۆ بەباشی بۆ نەڕوە قسە و بۆچوونی تۆ لەسەر ئەم بابەتە چی ئەگەر ڕوونکردنەوەیکی باشتر شەبێ لەسەرەوە سەرتا لێەوە دەست پێکەم بە داوای لێبوردنەوە چاندن نییە ڕواندنە من چەند جارێکی تریش هەر ڕەنگە لەم کەناڵەوە هەوڵم داوە ئەو چەمکە یاخودە و دەستەواژەیە چاکەینەوە وا چاکترە با لێرەوە باس بکەین وا چاکترە بڵین تووی دارەکان کە دار گەورابێ بەرئەگرێت بەری دارەکانیش کە تۆوەکەیە دوایی جارێکی تریش ئەبێتەوە بە بەرهەممانەداتێ ئەو تۆوە ئێمە ئەچێنین چاندنە ئەبێ بە نەمامەکە ئەڕوێنین ئەبێ بە دار و بەچنار و گەورا بێت کەواتە وا تەندروسترە لە ڕووی زمانیشەوە وا بڵین ئەوە بۆچوونی ئێمەی کۆمەڵی کوردستانێکی سەوزەی تر ئەوانەی لە زمانی شارەزا بن ئەگەر ئێمە هەڵین بۆمانی ڕاست بکەنەوە بە هەر حاڵ ئەم شتەی ئەم بابەتی باست کرد کاگڕێبین زۆر دروستە ئێمە گرنگ نییە چەند هەڵمەتەکانمان فراوان بێ و ڕێژەی دارەکان زۆر بێ بۆی زیادکردنی پانتایی سەوزایی گرنگترە ئیدامەدانەکەیەتی واتە بەردەوام بوون بە گەشەکردن و نمەکردنی ئەم نەمامانەی کە ئێمە ڕواندومانە جا بۆیەوە پێویستە ئێمە پێش ئەوەی هەڵمەتەکان بەرپا بکەین پێش ئەوەی بڕیار بدەین چ پارچە زەویەک ئێمە دەستنیشانەکەین بیکەین بە پارک بیکەین بە شوێنێکی پارێزرا و وەکو مەحمیە وا باشترە دیراسەی ئەوە بکەین و چ بجێکمان پێویستە ئێمە بۆ ئەوەی بە ئامرازی تازەکە ئامرازی دڵۆپاندنە یان چ جۆرە دارێک ئێمە هێنین کە ئاوی کەم پێویستە لەگەڵ کەش و هەوای شاری کەرکووکە گونجاوە یعنی قورسە من بڕۆم جۆرە نەمامێک بکڕم بە پارەیەکی زۆر و بێنم لەگەڵ کەش و هەوای کەرکووکە ناگونجێ بۆیە وا باشترە ئێمە بە دیراست بیکەین یعنی هەر بۆ نمونە کاتی خۆی ئینگلیز کە لەم شارە نەوتیان دۆزیوەتەوە بریتانیا چوونە لە ئوسترالیاوە داری یۆکالپتۆسیان هێناوە بۆ یۆکالپتۆسەکەیان هێناوە دیارە کۆمەڵی خەسڵەتی تایە هەرچەندە ئەمڕۆ شارەزایانی بواری ژینگاڵێن ئاوی ژێرزەوی زۆر ڕاکێشێ و ڕەنگە زەرری زیاتر هەبێ بە بۆچوونی ئێمە وەکو کۆمەڵی کوردستانی سەوز تا ڕادێ ڕەنگ قەدەغەمان کردبێ لە ناو قوتابخانە و لە هەندێک شوێنە نایڕوێنین بەڵام بۆ پاراستنی دارەکە لەبەرەوەی خەسڵەتی باشیشی زۆرتایە ئەتوانین ئێمە بیکەینە پشتێنەی سەوز ئەتوانین ئێمە بۆ گەشەکردنی دارەبەریەکان لە ناو کێڵگەکان ئەو کێڵگانی کە ئێستا ڕازن لە دەوروبەریشە ئەپارێزگای کەرکووک بۆ گوندەکان پاراستنی ئەو دارانە بە یۆکالپتۆسەکاکەین بە سنەوبەر ئەکەین کەواتە ئێمە نابێت دەستبەرداری هەندێک داربین کە ئەزانین لەگەڵ کەشوهەواکە گونجاوە ئەوێ ئێمە گونجاندنی بۆ بکەین ئاوی ژێر زەوی ڕاکێشێت چی بۆ بکەین دیراست بۆ ئەو شوێنە بۆ خاکەکە کە ئێمە ئەمڕۆ بابەتەکەمان ڕەنگە زیاتر لەسەر پاراستنی خاک بێ چونکە خاک پاراستنی خاکەکە
لە سەدا 95 ئەو بەرهەمە خۆراکیانەی مرۆڤ ئیخوا خاک بۆتی دەستەبەرەکە. ئێستا زەنگێکی مەترسیدار لی داوە لە سەدا 33 جۆری خاکەکان لەسەر هەسارەی زەوی لەسەر هەموو ئاستی نێودەوڵەتی با بڵین بەرزەرەر کەوتو، یعنی تووشی زەرەر بووە لە سەدا 33 جۆری خاکەکان هەر شوێنێکیش بە پێی جۆری خاکەکە، یعنی لەوانەیە ئەمریکا جۆری خاکەکەی جیاوازتر بێ، خاک هەمووی خاکە بەڵام لە شوێنێکەوە بۆ شوێنێکەوە سەیرەکەی ئەو کانزە سروشتیانی کە تایەتی خەسڵەت و ئینەکانی خاکەکە گۆڕێ. کەواتە بۆ خاچی ئێمەی کەرکووک لەبەرەوەی خاکەکەمان نەوتاویە، ئێمە زیاتر کێڵگەی نەوتیمان زۆرە و ئەم بابەتانەمان هەیە، ئەبێ بەڕاچاوی ئەوانە لە کوێوە چی ئەکەین بۆ دەوروبەری کۆمپانیای نەوت یان بۆ ئەو شوێنانی کە ئێستا پرۆژەی پارکەکانی لێیە، چەند دوورە لە نەوتەکەەوە، چەند زەرر و زیانی دووکەڵی نەوتەکەی پێئەگا، کام جۆرە دارە من بێنم کە لە دووکەڵەکە و لەو هەموو توخمە خراپانەی دەرەنجامی گازی سروشتی و نەوتەکە ئەچێ بە کەش و هەوایە تا ئەوانم بۆ هەڵمژێ بۆوانم کەم بکاتەوە. بۆیە ئێمە هەڵمەتەکان هەر بوو ئەوە نییە بڵێم وەڵام من دارم سەوز کردوەوە پانتای سەوزایم زیاد کردووە، ئێمە شتی تری بەدواوەیە چۆن مرۆڤەکان لە نەخۆشیەکان بپارێزم، چۆن خەسڵەتەکانی خاکیش بپارێزم، چکە ڕۆژ بە دوای ڕۆژایە خاک کە خەسڵەتەکانی لەدەستدا بەروبوومەکەی کە ئێمە ئەیخۆی هەمووی لە خاکەکەوەیە ئەویش خەسڵەتەکان لەدەستدا کە خەسڵەتەکانی لەدەستدا هەموو مرۆڤەکان تووشی نەخۆشیەکان بوونە. ئەوە بەشێکی بۆ واگەڕێتەوە لەبەرەوەی کواری سەردەمی سەحەفتاکان باس بکە لەگەڵ پیاوێکی بەتەمەنە ئەڵێ ئای پرتەقاڵ چەند بەتام بوو، سێوەکە چەند بەتام بوو، ئەتوان بۆنی سەعاتە ڕێیەک ئەڕۆی. ئەی ئێستا ئەو سێوەی ئێستا ئەی خۆین بە بەراورد لەگەڵ ئەو سێوەی ئەو کاتەیە وایە نەخێر هەمووی بە پێینی کیمیاوی و شتانە بە خاچێک خەسڵەتەکانی لەدەستداوە بە هەمدێت بۆیە سەیرێکی ڕێژەی نەخۆشی لەناو مرۆڤایە زیادی کردووە ڕۆژ بە ڕۆژ. جابۆیە هەروەکو ئاماژەم پێکرد ئەبێ ئێمە ئەمانە هەمووی بە بەرنامە بکەین، ئاودانەکە لە هەمووی گرنگترە و بەپی وەرزەکانیش بزانین ئێمە مەسەن ئێستا لەم وەرزەیە چەند ئەمدارانە ئاویان پێویستە و لە هاویندایە چەندی تری پێویستە، ئەبێ بە دیراسە بێت. زۆر باشم. شکۆفەخان ڕێکارە گیراوەکان چین کە ڕێگریەکەن لە پیسبوونی ژینگە زۆنەکە زۆر بچووکەمەوە بوونەوە شاری کەرکووکە لەگەڵ زۆربوونی ڕێژەی ژمارەی دانیشتوانە بێگومان خۆڵ و خاشاکیش زۆرترە بێت. ئەو هۆشیاریە سەرەتایان چین کە پێویستە لە ناو ماڵەکانە دەست پێ بکرێت دواتر بۆ خواردنگەکان بۆ شەنی فرۆشتنی میوە و خواردنە وشکەکان چین ئەبێت چی بکەین ئێمە لەگەڵیا؟ بەڵێ کەواتە لە خێزانەوە دەست پێکەین دوای یەچینە لای یاسا. لەناو خێزانەیە ئەمڕۆ سۆشیال میدیا لە هەموو ماڵێکا هەیە، هەموو ماڵێک تا ئاستێک و ڕابردوونیە هوشیارە، هەر نەبێ ئەگەر دایک و باوکەکە هوشیار نەبن مناڵیان لە زانکۆیە لە قوتابخانەیە، کەواتە ئەگەر لە ناو خانەوادەکەی خۆشمەنەوە ڕێنمایەکان نەبێ خۆ لە قوتابخانەوە یەگری و ئەگەڕێتەوە جارێکی تر بۆ ناو خانەوادە. گرنگە دایک و باوک ئەو هوشیارە بە مناڵ بدە ئەگەر خۆیان خوێنەواریان هەبوو لە ناو ماڵەوە مناڵەکە فێر بکە من ئەو شتەی دەسم کلینسەکەی دەسم فڕێمەدە، هەل لە بەیانی کە هەڵ ئەسێ ئەبێ جیەکەی خۆی پۆخت بکە و پاچی بکە ژوورەکەی خۆی پاک ڕابگرێ. وابەستە نەبێ بۆی کە ئێمە مناڵەکانمان هەموو ئەرکەکان بخەنە سەر دایک و باوک، هەمووی لەسەر دایک و باوک بێت، تۆ بێ لەو چرکە ساتەوە فێری بکەی. بۆ ئەوروپا بۆ یابان پێشکەوتون بۆ مناڵی ئەوان زۆر زیرەکن، چونکە لەو لە دایک هەر لە دایک ئەبێت هەتاوەکو پێ ئەگرێ ئیتر ئەو مناڵە فێری کۆمەڵێشت ئەکرێت. کە ئێمەش هەوڵماندا ئەمە بکەینە سیستەمێک بۆ پاراستنی ژینگە لە ناو خانەوادەکەی خۆمانەوە. لە ناو خانەوادەکەی خۆم من ئەو دایکانش زبڵ و خاشاکی ماڵەکەت بە تەندروستی شتەکان جیاب کەرەوە لە ناو ماڵ کە دوایی دایانی لە شوێنی تایبەتایە چاوەڕێ ئەبی هەتاوەکو شارەوانی دیە هەڵی ئەگرێ فڕی مەدە. یعنی تەنانەت زۆر جا من باوکم بینیوە زبڵی ماڵەکەی بردووە و لەسەر شەقامێک لە شوێنەکە فڕیداوە. ئەوەی دواتر ئەوە بەستینەوە بە بابەتە یاساییەکان ئێمە لە ناو خانەوادەی اینجارێت دوای ئەچینە ناو سیستەمی پەروەردە و مزگەوتەکان لە ڕێگی مزگەوتەکانەوە لە ڕێگی خوتبەی ڕۆژی هەینیەوە ئەمە ئەرکی هەموو ئەوانن کە چۆن کۆمەڵانی خەڵک شیار بکەنەوە لە پاراستنی ژینگە و لە کەمی زبڵ و خاشاک. یعنی سەردەمەکە سەردەمی تەکنۆلۆژیای ئێستا هەموو لە ماڵەکانە ڕۆژانە سوفرە ئێمە سوفرەی نایلۆن و زۆرجە ئەچین بۆ گەشت و گوزار هەموو شتەکانمان دسپۆسەبڵ لە ماڵەوەی بۆ دسپۆسەبڵ بەکارهێنی ئێبا بە هەر بۆ ئەوەی جەستت نەمرێ خانمان بۆی جەستت نەمرێ ئەبێ تۆزێک تا ڕادەیەک تو جومجۆڵ بدەی بە دەست و هێز و بازووی خۆتوانە ئیدە تۆزەی بیجوڵێنەوە دە تۆزێک هەوڵدا ئەو کارانە بکە
بۆ خانمان پێشووتر لە ئێمە گورج و ئازاتر بوون و ئەوە قەڵەویش نەبوون یعنی کێشیانەوە نەزیاد نەبوو لەبەرەوەی لە زوون و جۆڵدا بوون بەردەوام بەڵام ئێستا سەیرەکەی ئێمە ئەوەی مۆزەفە ئەوەی بەپەلە دێتەوە ئەگەڕێتەوە بۆ ماڵکە بە حجەی بە بیانووی ئەوەی بەهانەی ئەوەی وەڵام من کاتم نییە ئەتوانی کات بۆ خۆ دروستکەی ئەتوانی بەرنامەدانی بۆ ژیانی خۆت یعنی سە بۆ نمونە من زۆر کەم بەکاریە هێنم هەندێک جارەگەر مەجبور نەبم ئەو شتانە بەکار نێن ئەمە بە پێی ئاستا هینەکان ئەگەڕێینەوە لایەنی پەیوەندیدار و ئەو دام و دەستگانی کە ئەوانیش لەسەر ئەوان چی هەیە ئێمە کۆمەڵێ تەلەڤیزیۆن ئێستا لە ناو شاری کەرکووک هەیە حەق وایە شارەوانی حەق وایە خودی پارێزگار ینی وەڵە ئەوان ینی کەم تەرخەمیشیان نەکردووە لەو شاشانەوە ڕۆژ بە ڕۆژ کە من ئەچم بۆ بازاڕی ئەوبەر لە شاشەکەەوە شتێکم پێ بڵێ هەر نەبێ لەو دەقەیە کە لەسەر پردەکە تێ ئەپەڕم ئەگەر بەدەستمەوە بوو بەنیازم فڕی بدەم ئەوەی شاشەکە بینم شەرم ئەمگرێ هەر نەبێت هەندانێک بێ ئەمە کۆتا خاڵ ئەگەڕێینەوە سەر یاسا ئێمە هەتا سزا نەبێ لە هەر وڵاتێک کەس پابەند نابێ لە ئەوروپا یاساکەیە وات لێ کاچکە غەراما کریت بەڵام خۆشبەختانە ینی ئەمە مای دڵخۆشیە ئێستا خەریکە ئەمە جێبەجێ ئەکرێ لە ناو شاری کەرکووک خودی جەناوی پارێزگار چەند جارێک ئاماژەی بۆ کردووە هەر کەسێک حەق بە ژینگە شتێک بکات ئەو ئێمە غەراماکرێ غەرامەکان دوو ڕۆژ بەر لە ئێستا کە دارێک بڕاوەتەوە چەند دارێک لە چەند شوێنێ بڕاوەتەوە ئەو زانیاریانی کە لە لای منە کە ئاگدار کراوەتنەوە ینی لانی پەیوەندیدار هەتا خودی جەنابی قایم قامیش چۆتە سەر شوێنەکە و چۆنم داران هەبڕێنەوە ئێستا بڕیار هەیە تونتر کراوە کە هەر کەسێک نەمامێک بڕێنێتەوە سزاکی زۆر لەوە گەورەترە بێ لە 50,000 بێ لە 100,000 بێ تەنانەت ڕەنگە بگاتە 500 و ڕەنگە بگاتە ملیۆن و 2 ملیۆنیش پێکهاتەی ژینگە تێک بدات هەر نەک ئەمە لە هەر شتێکی تر کە دژ بە ژیانی مرۆڤایەتی و کۆمەڵانی خەڵک بێ لە ناو شارەکە لەلایەنی تەندروستی لەلایەنی ژینگەی لەلایەنی کۆمەڵایەتی وەکو ئیبتیزازی ئەلکترۆنیەکەش ئەمانی کە باسمان کرد هەمووی ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە سزا هەبێ کۆمەڵانی خەڵک تا ڕادەیەک بە تایبەتی هەندێک خەڵک ئێستا موچەکەی کەمە ڕەنگە بژێوی ژیان بە ئەستەم ئەوواکە تۆ ئەگەر ئەمانەت کرد و هەر غەرامە بکرێت و خۆت بە حاڵە حاڵ موچەیەکی کەمت هەیە بۆیە وات لێکا پابند بیت بە یاساوە وات لێکات بە خۆت بچیتەوە جارێکی تر هەوڵدەی ژینگەکەی دەوروبەری خۆت بپارێزیت خۆشەویستی دروست دەکات بۆ خاک و نیشتیمان یعنی ئێمە یەکێک لە خەسەتەکانی هەموو جا باسی ئەکەین ئەگە تۆ وڵاتەکەی خۆتت خۆش بوێت چاوەڕێی یاسا ناکەی سزات بدا چاوەڕێی ئەوە ناکەی کەسێکی پەیوەندیدار پێت بڵێ مامۆستا شکۆفە بۆ ئەو کلینسەی دەستت فڕێداوەتە سەر زەوی من ئەبێ وڵاتەکەی خۆمم خۆش بێ من شاری منە من لێرە گەورە بوومەتیایە ئەمە یەکێکە لەو خەسڵەتانی کە حقوقی مواطنی پێڵین ئەچیتە وڵاتێک کە دوایی مافی پەنابەریت پێ ئەدا لەوێ یاساکان زۆر زەر جیاوازن ئەی باشە من لە ناو شارەکەی خۆمم بۆ ئەڕۆم لە ئەوروپا هەوڵە دەم خۆشەویستیم بۆ ئەو شوێنە هەبێ کە یاسا بەرقەرارە ئەی بۆ کە وڵاتی خۆمە من لێرەیە لەدایک بوومە بەبێ یاساکەش هەوڵ نادەم ئەو شتە لە ناو ناخی خۆمە مناڵەکانمە دروستکەم خۆشەویستیم بۆ شارەکەم هەبێ بۆ خاکەکەم هەبێ بۆ یاسای وڵاتەکەم هەبێت زۆر باشە مامۆستاگیان تاڵان سپاس بۆ تۆ لە کۆتایە شتێکت ماوە کە ئێمە نەمان پرسی بێ یاخۆت شتێک بێ کە بتەوێ وەکو پەیامێک لەم ڕۆژەیە بیگەێنی بەڵێ فەرموو دەستان خۆش دوو پەیامەگەێنین پەیامیشیان تونند و تیژیەکەیە کە هەفتەی تونند و تیژیە هیوادارین ڕێکخراوەکان بە تایبەتی چکە ئێستا گروتینیشیان بە خۆیانەوە دیارە ینی پیانەوە دیارە لەم هەڵمەتانەیانە هەوڵ بدەن ڕوونکردنەوەی زیاتر لە خەسڵەتی هەردوو ڕەگەز زۆر بە جوانی ڕوون بکرێتەوە کە لەسەر من چی هەیە و لەسەر تۆ چی هەیە بە تایبەتی کە ڕێژەی تەلاق زیادی کردووە بە تایبەتی بۆ گەنجەکان ئەوانەی کە ئێستا پرۆسەی هاوسەرگیری ئەکەن بۆیان ڕوونکەینەوە پێش وەقت پرۆسەی هاوسەرگیری واتای چییە هەر شتێک نییە دوو دقەیەک دوو کە ساتێک چکە زۆر زەحمەتە چەند ڕۆژێ بەر لە ئێستا دوو گەنج هاوسەرگیریان کردووە لە پاش 20 ڕۆژ جیابوونەتەوە ینی ئەمە بۆ خۆی مەترسیدارە بۆیە ئەبێ بە شێوازێکی تەندروست ئێمە ئەم ڕوونکردنانە بدەین و تێبگەن لە بابەتەکە لە خۆشەویستی چییە لە هاوسەرگیری ژیانی پێکەوەی چیە هاوژینی چییە ئەمە سەبارەت بەوە بۆی تونند و تیژیەکان کەمکەینەوە سەبارەت بە بابەتەکەی تریشمان کە ڕۆژی خاکە و بۆ پاراستنی خاک ئێمە بێ بەردەوام هەر یەکێک لە خۆمان خاکەکەی دەوروبەری خۆم دەوروبەری ماڵەکەی خۆم بپارێزم ئەو جا وەکو لایەنی پەیوەندیدار بن وەکو چالاکوان و کۆمەڵی کوردستانێکی سەوز چی لەسەر منە بیکەم بۆ ڕێنمایی کردن
بۆ پاراستنی خاکەکە ئایا هەر بە نەمامڕوانەکەیە یان شتی تر هەیە چۆن تەنانەت جوتیارانیش هوشیار بکەینەوە لە بابەتە پەینە کیمیاویەکان و دەستبەرداری ئەوە بین و بگەڕێنەوە جارێکی تر بۆ پەینی سروشتی کە پەینە سروشتیەکە خەسڵەتەکانی خاک بۆ منە پارێزێ و جارێکی تر خاک من بووە ئەبدەیت ئەکاتەوە تا نۆژەنی ئەکاتەوە بۆی بەروبوومی باشم بداتێ کەواتە ئەوانەی لە ڕێگەم کەناڵە جوانی ئێوە ئەمڕۆ گوێبیستی ئێمە بوون هیوادارین توانی بێتمان سوودێکی کەمیش بگەێنین وەکە گوێبیستی قسەکانی ئێمە بوون هەر یەکێک لە شوێنی خۆیەوە هەوڵ بدات جێبەجێی بکات و زۆر جار ئێمە وەکو مامۆساکانی ئاینی ئەفەرمون تۆ هەر کارێک یا کردارێکت لەم کارانە کرد سەدەقەی جاریە واتە بۆ تۆ ئەگەڕێتەوە ئەگەر هیچی شت نەکرد بێ بەڵام بۆ یەشێکی بگوازیتەوە قسەکە شتێکی باشت کردووە و خوا لێت ڕازی ئەبێت دەست خۆش سپاس. هەر بژێ زۆر سپاس.